ئێمە وەک ڕێخەرانی یادی 11 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان و ڕۆژنامەنووس و چالاکانی هەولێر لێرەوە لە پاڵگۆڕی شەهیدی سەردەشت بەڵێن دووپات دەکەینەوە کە قەڵەمەکانمان لە جاران تیشتر دەبێت تاوەکو ئەو ڕۆژەی فەرمانکەرانی ئەم تیرۆرە مەزنەی نیۆگۆڕەپانی میدیای کوردی کە ئێستا بە جیهان دادگەڕێت لە دادگایەکی سربەخۆ و بێلایەن و دوور لە ئەوامیری حزبی دەگەێنی لەبەر سزایەکی حەق بە ئومێدی هاوشێوەی سزای ئەو دیکتاتۆرانەی مێژوو خستینێ بەردەم دادگا و سزای خۆیانیان وەرگرت 11 ساڵە تیرۆریستان بە خەیاڵی خۆیان قەڵەمێکیان لێ بردین بەڵام بێ ئاگالەوەی بەدایان قەڵەمی گوێرتر و نوکتیشتر و دلێرتر هاتوونەتە مەیدانەکە ئەم سووربوونی ئێمە لە کاتێکدایە هەواڵی جدی و پڕمەترسی هەیە بۆ کبکردن و لەباربردن تا ئاستی تیرۆرکردنی دەنگە ئازاکانی بادینان دەمانەوێت ئەوەش بیر ئەم دەسەڵاتە بهێنینەوە بە سزادان و زیندانیکردنێکی حزبیانە و بە جێهێنانی مەرامی شەخصی ناتوانێت بۆ یەک چرکەش ساردمان بکەنەوە و هەرگیز دەستبەرداری کەیسی تیرۆری سەردەشت عوسمان و کاوە و سۆران و وەداد و دایانی تر نابین ئێمە لە سیناریۆکانی شەهیدانی قەڵەم ناخ و ئەفعالەکانی تیرۆریستان و مافیاکانی کۆمەڵگەی کوردی تێگەیشتوین بۆیە وەک چالاکوان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانی هەولێر پێمان وایە هەموو ئەگەرێکی بەرنامە بۆ داڕێژرا و لەم دەسەڵاتە چاوەڕوان کراوە بۆ کبکردن و کوشتنی دەنجی ئازادی خوازانی هەولێر وەک درێژەکراوی کوشتنی دەنگە ئازاکار و بێرەکانی براکارمان لە بادینان ئێمەش ئەو دەسەڵاتە دڵنیا دەکەینەوە کە هیچ باکمان بە سیناریۆکان نییە چونکە خۆشبەختانە تەواوی تاج کوردی پارچی ئێمە و پیسی ئەوانیان لا ڕوون بۆتەوە هیوادارین هەواڵی بڕیار لێدانی دادگای تاوانەکانی هەولێر لەلایەن دادگای پێداچوونەوەی کوردستان بە زۆرینەی 3 ئەندام لە کۆی 5 ئەندامی ئەم دەستەیە لە کەیسی چالاکوانانی بادینان ڕاز نەبێ چونکە ئەگەر دەسەڵات و دادگا ئەم شەرمەزاریە بەخۆیاندا ببڕن ئەوە پاشەکشەیەکی ئەزگار گەورە لێ ڕێڕەوی دیموکراسیەت و پێشێلی بەهاکانی مافیندرۆ و هاوڵاتی بوون و جارێکی تر زۆر گەورە لە جاران لە نێوچەوانی ئەم حکومەتە دەنەخشێنێ تێپەڕاندنی ئەم بڕیارەیە حزب لەلایەن دادگای تەمیزەوە ڕۆژێکی ڕەش و وەرسەرخانێکی ترسناک لە ڕووی بەکارهێنانی دادگا بۆ سزادانی بیرۆڕایی جیاواز ناوبانجی هەرێم زیاتر ناشین دەکات و بە تەواوەتی کۆمەلگەی کوردی دەکەوێتە ژێر بەترسیەکانی تیرۆری فکری و جەستەیی لەم یادەمەزنەدا دەڵێن سەرۆ هەندێ بەناودا کۆچیکار و قەڵەمی ئازاد تا دوێنێ خەنجەریان تیژ بوو بەرامبەر ئەم دەسەڵات و بکوژانی خوێنی تۆ و شەهیدەکانی تر بەڵام ئێستا هەر ڕۆژەی بە ناوێکەوە دەستنە باوەشی دەسەڵاتداران بۆیە بەڵێنی ئەوە دەدەین هەموو ئەو گورگانەی لە پێستی مەردا خۆیان حشارداوە ڕووی ڕاستەقینەیان بۆ یەک بێکی خەڵکی کوردستان ئاشکرا بکەین لە یادی 11 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان دەڵێن داکۆچیکاری قەڵەمە ڕاست و بوێرەکانی بادینان دەبین و پیشتیوانی تەواوی ئازادی دەڕادەبڕین و قەڵەمی ئازاد دەبین هەزاران سڵاو لە یادی پرشکۆی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان ڕێخەرانی 11مین ساڵڕۆژی شەهیدی سەردەشت. Thank you very much بەخێر بێن for being here and for inviting us as well. بەخێر بن بۆ ئێرەوە سوپاس بۆم بانکێشتتان. Today we remember a very special life. ئەمڕۆ ئێمە یادی گرنگترین ژیان دەکەینەوە. A life that has become an inspiration to many and also to CPT. ژیانی کەسێک کە بوو بە ئیلهام و سروش بۆ چەندان کەس و بوو بە سروش و ئیلهام بۆ چەندان کەس لە ڕێکخراوی CPTدا. I will continue my work until I die and then please make a full stop and start a new line. بەردەوام دەبین لە نووسین تاوەکو ئەو کاتێک کە دەمرین و ئەو کاتە بە هاوڕێیەکمان خاڵێک دابنێت و لەسەر دێڕێکی نوێوە دەست پێ بکات. What in the last 11 years too many full stops were written. لە 11 ساڵی ڕابردوودا زۆرترین خاڵ لە کۆتاییدا دانران. But also many new lines were started. بەڵام چەندان نووسینی نوێ و سەردێڕی نوێ دەستیان پێکرد. So we know that those who killed Sardasht are still walking free. ئێمە دەزانین ئەو کەسانی کە سەردەشت عوسمانیان تیرۆر کرد ئێستا بە ئازادی دەسوڕێنەوە. But those who fight for freedom with their pens are in jails.
بەڵام ئەوانەی کە شەڕ دەکەن لە پێناو ئازادیدا ئێستا لە زیندانەکاندان. So we remember all the Barinan prisoners today as well. و ئەمڕۆ هەر لە میادەدا ئێمە یادی زیندانیانی بادینان دەکەینەوە. And we remember their lines that they have been writing and they were put on a pause. و ئێمە یادی ئەو دێڕانە دەکەینەوە کە ئەوان نووسیان و لە ئێستادا ئەو دێڕانەی کە ئەوان نووسیان ئەو نووسینانێک کە ئەوان نووسیان لە ئێستادا ڕاگیراوە. We hope and believe that their lines should continue. و هیوادارین نووسینەکانی ئەوان ئەو دێڕانەی ئەوان چیتر نەوەستێنرێن و بەردەوام بن. We ask for their release. ئێمە داوای ئازادی دەکەین بۆ زیندانیانی بادینان. Because what happened at the appeal court, it shows that the courts may not be trusted anymore. ئەوەی ئێمە کە بینیمان لە دادگای تەمیزی ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە ناتوانین چیتر متمانە بە دادگاکان بکەین. So we don't ask the court anymore, we ask that they are just released now. ئێمە چیتر داوا لە دادگاکان ناکەین بۆ ئەوەی زیندانیانی بادینان ئازاد بکەن، داوا دەکەین کە زیندانیانی بادینان ئازاد بکرێن بەبێ ئەوەی داوا لە دادگاکان بکەین. Thank you so much for following in the steps of سەردەشت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەردەوامبوون لە هەنگاوەکانی سەردەشت عوسمان. And thank you so much for all the families and everybody who supports the Barinan prisoners and all other journalists and activists that are in jail today. سپاس بۆ هەموو ئەو خانەوادانەی کە پشتگیری لە زیندانیانی بادینان و ئەو زیندانیانە دەکەن کە ئێستا لە زینداندان. بەخێر بێن ئازیزان. لە ڕۆژێکیش وەکو ئەمڕۆ 11 ساڵ لەمەوبەر کاتێک ئێمە تەرمی سەردەشتی ئازیزمان لێرە ناشت بەرپرسانی ئەو وڵاتە لە ئاستێکی باڵادا بەڵێن و دڵنیاییان بە ئێمە و بە خەڵکی کوردستان و بە ڕۆژنامە نووساندا کە بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن. بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکان دەسەڵاتی قەزایی و لە ئاستی باڵای حکومی و دەوڵەتی هەموو موئەسەساتی دەوڵەتی بەکارهێنرا بۆ ئەوەی بکوژانی ڕاستەقینەی سەردەشت و نەخشەدا ڕێژەران لە بەرچاوی ئێمە و لە بەرچاوی خەڵکی کوردستان ون بکرێن و بکوژی وەهمی دروست بکرێن. بۆیە ئێمە جارێکی تر وەکو یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی تیرۆری سەردەشت دووپاتی دەکەینەوە کە لە خوێنی بە نەحەق ڕژاوی سەردەشت خۆش نابین و هەمان خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی سەردەشت دووپات دەکەینەوە. دەبێ بکوژانی سەردەشت و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکەن و نەخشەدا ڕێژەران و ئەوانەی تۆمەتی نەحەقی و سیناریۆی گاڵتەجارەیان بەڕێوە دادگایی بکرێن و ئاشکرا بکرێن بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستان. سەردەشت لە بەردەم کۆلێژی ئاداب بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی دەیان پۆلیس و لە بەرچاوی سەدان خوێنکار و قوتابی لەلایەن هێزێکی منەظەم و پێشتر پیلان بۆ دانراو دەخرێتە ناو سیارەیەکەوە، دواتر 2 ڕۆژ لە ناو هەولێر دەمێنێتەوە، دواتر بە نۆ بازگا لە بازگەکانی هاوپەیمانان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم دەگوازرێتەوە بۆ شاری مووسڵ، ئینجا لەوێ تەربەکەی فڕێدەدرێ. بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەدەستا بوون ئەگەر بیان ویستایە زۆر بە ئاسانی دەیانتوانێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن. بەڵام ئێمە جارێکی تر دوای 11 ساڵ لە تیرۆری ڕۆڵەکەمانەوە ڕای دەگەیەنین کە بکوژانی سەردەشت لە بەرچاوی ئێمە و بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕۆشنە ئەگەر داد و دادگایەکی سەربەخۆ بێلایەن هەبێ وە بە دڵنیاییەوە ئێمە دووپاتی دەکەینەوە ئەگەر داد و دادگایەکی سەربەخۆ بێلایەن وەکو بەپێی پرەنسیپەکە نێودەوڵەتیەکان لە کوردستان بوونی هەبێ زۆرێک لەو بەرپرسانەی ئێستا هەموو بەرپرسانی ئێستای کوردستان کە حکمی ئەو وڵاتە دەکەن بە ناوی تیرۆر بە ناوی قاچاقچێتی بە ناوی دزی بە ناوی فەرهود و بەتاڵانبردن و سیخوڕیکردن بەسەر خەڵکی کوردستانەوە شوێنیان کونجی زیندانە. بەڵام بەداخەوە ئێمە بۆ پەڕی تووڕەییەوە جارێکی تر دووپاتی دەکەینەوە کە لە خوێنی بە نەحەق ڕژاوی سەردەشت خۆش نابین و ئەو کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان لای پەرلەمانانی دنیا لای پارێزەران کراوەیەوە بە کراوەیی دەمێنێتەوە. هەر هێزێک کە ئیدعای دادپەروەری دەکا، هەر هێزێک کە ئۆسقاڵێک بڕوای بە پەرلەمان و
دیموکراسی و دەسەڵاتی قەزایی لە کوردستاندا هەیە ئەوە کەیسی سەردەشت لە بەردەستێتی و دەبێ بکوژانی کە زۆر معلومە بۆ هەموو خەڵکی کوردستان دەبێ لیژنەی لەسەر پێک بهێندرێ بە نوێنەرایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە نوێنەرایەتی ڕۆژنامەنووسان و بە نوێنەرایەتی هەموو ئەو ڕێکخراوانەی پەیوەندی بە کاری ڕۆژنامەنووسی و مافی مرۆڤەوە هەیە ئەوەی کە زەڕێک ئۆسقالێک بڕوای بە بەندەنیەت دیموکراسی پەرلەمان مافی مرۆڤ و دەسەڵاتی قەزایی لە کوردستان هەیە ئەوە کەیسی سەردەشت کراوەیە و بە کراوەی دەبێنێتەوە بەرز و بەڕێزە یادی هەموو ئەوانەی لە پێناو ژیان و ئازادی و عەدالەت گیانیان بەخشی و لێرەشدا دووپاتی دەکەینەوە ئێمە دڵمان لەگەڵ زیندانیانی بادیناندایە بەداخەوە کە دەسەڵاتی قەزایی دیسان مۆڵکێکی ڕەشی تری لە نێوچەوانی مێژوە ڕەشەکەی خۆیدا بە هیواین دووبارە دەسەڵاتی قەزایی بە بڕیارەکانی خۆیدا بچێتەوە چونکە بەڕاستی مێژوویەکی مەترسیدارە لە مێژووی مافی مرۆڤ لە کوردستان.